ڕۆژی شەشی تشرینی یەکەمی هەموو ساڵێک بە ڕۆژی مامۆستایانی کوردستاندا دەنرێت، بەڵام لە بری دەوامکردن لە قوتابخانەکان بایکۆتی دەوام ڕادەگەێنن. لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان لە بەردەم بارەگای یەکێتیەکان کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان ئەنجامدا و داوا لە مامۆستایان دەکەن کە تاکو 15 ئەم مانگا بایکۆتی دەوامی خوێندن بکەن. ئێمە پێمان وایە هەرچی گۆڕانکاریەکی باش هەیە بە پەروەردە و فێرکردنێکی باش دەبێت. کۆمەڵی پێشنیار و داواکاریمان هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە. یەکەم چیتر مێڵن مامۆستایان بە کۆمەڵێک هەمی گەورەوە بچنە ناو پۆل و هەڵەکانی خوێندن لە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا. موچە بەبێ لێبڕین 30 ڕۆژ جارێک بدرێت لەبەرەوەی مامۆستایان بە تەواوەتی نیگەرانن بە پێچەوانەوە ناچار دەبین کە بڕیار و هەڵوێستی لەو بارەیەوە بدەین. خاڵی با لە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە، خاڵی تا دەست بە دابەشکردنی زەوی یەکەی نیشتەجێبوون بکرێتەوە، خاڵێکی تر وانەبێژان بکرێنە فەرمی بە پێی بنەما و پێویستیەکان، خاڵێکی تر بودجەی پێویست بۆ وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا دابین بکات. لێرەوە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان تا 15 بەڵامی ئەم داواکاری ئێمە باتەوە لەسەر ئەو دوو خاڵە. ئەگەر نا ئێمە تاگو 15 داوا لە مامۆستایانەکەین، داوا لە بەڕێوەبەرەکانەکەین کە دەرگای ناوەندەکانی خوێندن ناکرێتەوە تاوەکو وەڵامێکی جدی لەو بابەتەوە وەرەگرین. ئەمساڵ دووهۆک خۆپیشاندانی فراوانی مامۆستایانی بەخۆیەوە بینی تا ئێستاش نوێنەری مامۆستایانی ناڕازی لە زینداندایە و ئازاد نەکراوە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە شاری دووهۆک مامۆستایان داوا دەکەن سیستەمی ئەلکترۆنی هەڵبوەشێندرێت و موچەی مامۆستایانیش هەرسی ڕۆژجارێک بەبێ لێبڕین دابەش بکرێت. کەتیا مامۆستایەت کوردستانی پێتڤە یا پێتڤە کوت هەمی ڕێنما و ڕاستپەرتێت وەزارەتە پەروەردە پشکدار بیت. یاسیە ڕاستە وەضعی کوردستانی قەیرانە، ڕاستە ئەف قەیرانە عێراقیشی vەگرت بەس یا پێتڤە حکومەتە هەرێمی موچێ مامۆستا هەیوانە بدات و 30 ڕۆژ تێ نەپەرن. ئەمە داخوازەمە هەرا گرنگە و هەمی کۆمبینال هەمی کۆمبینێت خۆیت بەکتەبە تەنظیمە فشارە قسە سەر حکومەتێک و موچێ مامۆستا بزیتن وەقت بێتە دان و 30 ڕۆژ تێ نەپەرن. هەروەسا یا گرنگە حکومەتە هەرێمی فەرمی مافێ مامۆستای توانەبێژ دیار کرد. یعنی ناکو ئەوە چەندین ساڵە هەندە مامۆستای توانەبێژن یەخۆملی خۆدا بەر وەزارەتە پەروەردە و ئەوروکە بێژ هەرنامەڵت خۆری نەخاری موچەنینن ئەف مامۆستای وانەبێژ مەفرۆدە ئەوجی مافیویە پارستی بیت. سیستەمی ئەلکترۆنی ئەم وەک ئێکەتیا مامۆستا ینی چ قوتابی استیفادەی ناکرد. یعنی حتا حدێکی باشە بەس ئەنەشین بێژمەتە 30% استیفادەیە. ئەم گەل سیستەمینین هاوکات لە قەزای سۆرانی ژێکێتی مامۆستایانی کوردستان بەیاننامەیەکی دەرکرد و داوا دەکەن حکوومەت چیتر مامۆستایان بە کۆمەڵێک خەمەوە نەچنەوە ناو ناوەندەکانی خوێندن. ئێمە وەکو ئیشلیمەوەتانی کوردستان لقی سۆران کە سەرپەرشتی هەر چوار پەروەردەی چۆمان ڕواندز سۆران مەرگەسۆر ئەکەین کە بە پێی زانیاریەکانی ئێمە ئەو سیستەمەی ئێستا بۆ خوێندنی پەروەردە کە دایناوە بۆ قوتابخانەکان بە تایپ من وایە سەرکەوتو نابێ و کارێکی شیا و گونجاو نییە، بۆیە داوا ئەکەین کە حکومەت بیری لە بەدیلی تر بکاتەوە بۆ ئەوەی خوێندنی مامۆستایان خوێندنی قوتابی جگەرگۆشەکانمان بە هەدەر نەڕوات. لێرەشەوە دەڵێن ئێمە وەکو ئێشێتی مامۆستانی کوردستان لقی سۆران سەرجەم مامۆستایانی سنوورخمان ئاگادار دەکەینەوە ئەگەر حکومەتی هەرێم بەدەم داواکەمان نێتەوە کە 30 ڕۆژ جارێک موچە بدرێت موچە بەبێ بڕین بەستنی سەرموچە و تەرفیع و حەلاوە وەکو خۆی بگەڕێتەوە ئێمە بایکۆتی وڵەکانی خوێندن دەکەین داوا لە مامۆستایان دەکەن کە نەسنەوەڵەکانی خوێندن لە دەیدا کە بڕەر وایە زەنجی خوێندن لێ بدرێت. یەکێک لە بەڵێنەکانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم گرنگیدان بوو بە کەرتی پەروەردە، بەڵام ئەم بەڵێنێش هاوشێوەی بەڵێنەکانی دیکە جێبەجێ نەکرا. مامۆستایانیش دەڵێن داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت، بایکۆتی سەرتاسەری پرۆسی خوێندن دەکەن. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام.